نهێنی کۆبوونەوەکەی یەکێتی و گۆڕان ئاشکرا بوو. یەکێتی بۆچی سەردانی بزوتنەوەی گۆڕانی کردووە. ئەمڕۆ 25 تشرینی دووەم وەفتێکی باڵای یەکێتی سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد. وەفتەکەی یەکێتی بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی بوو. وەفتەکەی گۆڕانیش لەلایەن مستەفای سێقادر کەسی سێمی گۆڕانەوە سەرپەرشتی کرا. بە پێی زانیاریەکانی تیوار، کوڕانی تاڵەبانی لە کۆنگرەی پێنجەمی یەکێتیدا چەندین پۆستی سەرکردایەتی حیزبەکەیان بە بەتاڵی بەجێهێشتووە. بۆ ئەو مەبەستە داوایان لە گۆڕان کردووە لەگەڵ یەکێتی یەک بگرنەوە و ئەو پۆستە بەتاڵانە یەکێتی بەوان پڕ بکرێتەوە. لە بەرامبەردا بزوتنەوەی گۆڕانیش پێیان ڕاگەیاندون پێشنیارەکانتان دەخەینە بەردەم جڤاتی گشتی و بەدەنگدان بڕیاری لەبارەوە دەدرێت. دوای کۆبوونەوەکەش ڕاگەیەنراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و ئاماژەیان بەوە کرد. پرسی یەکخستنی نێوماڵی کورد و ئامادەکردنی نەخشە ڕێگایەکی هاوبەشی کوردستانی بۆ پەیوەندی و مامەڵەکردن لەگەڵ عێراق و ناوچەکە و حکومڕانی هەرێمی کوردستان گفتوگۆی لەسەر. هەروەها جەختکرایەوە لەو پشێوەی و ئاڵۆزیانەی لە ناوچەکەدا هەیە هەوڵ بدرێت کورد نەچێتە سەنگەربەندی نێوان لایەنە ناکۆکەکانەوە و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە هەر ئەگەرێکی نەخوازرا و بپارێزێت. شایانی باسکردنیشان ماوەی ساڵێک زیاترە یەکێتی چەند جار سەردانی حیزبەکانی کردووە. هەموو جارێکیش وەفتی یەکێتی بە سەرۆکایەتی کەسی یەکەم بافڵ تاڵەبانی بووە. بەڵام حیزبەکانی بەرامبەر لەسەر ئاستی کەسی دووەمی حیزب یا خواردتر پێشوازی لێ دەکەن. ئەمەش لەبەر ئەوەیە مەکتەبی سیاسی یەکێتی هیچ ڕۆڵێکیان نییە و لە کۆنگرەی پێنجەمی یەکێتیشدا دەسەڵاتەکانی سەرۆکی یەکێتی بە ڕێژەیەکی زۆر زیادیان کرد. لە بەرامبەردا دەگوترا دەسەڵاتەکانی سەرۆک یەکسانە بە دەسەڵاتی هەموو ئۆرگان و دامەزراوەکانی یەکێتی و لە مێژووی ئەو حیزبەدا هەرگیز سکرتێر هێندە دەسەڵاتەکانی لە دەستی خۆیدا کۆ نەکردوتەوە. شکاندنی پرۆتۆکۆلی پێشوازی و سەردانەکانی بافڵ تاڵەبانیش بە تەواوی سەرکردایەتی ئەو حیزبەی نیگەران کردووە.